کێشە و ململانەی سێ لایەنی براوەی یەکەمی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەسەر پۆستەکانی حکومات بە جۆرێک قوول بۆتەوە کە هیچ لایەنێکیان ئامادە نییە سازش بۆ ئەویتر بکات بەرژەوەندیەکانی ملت بخاتە پێش بەرژەوەندی حیزبی لە پێناو بەدەستهێنانی ئامانجەکانیشیان بە ئاشکرا پێشێلی یاسا و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەکەن ئەمەش لە کاتێکدا زیاتر لە 6 مانگ تێدەپەڕێت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. چاودێرێکی سیاسیش دەڵێت ئەگەر لە هەرێمی کوردستان یاسا سەروەر بووایە ئەوە هەرگیز حیزبەکان نیان دەتوانی بەو جۆرەی ئێستا پۆز لە پێناو شەخص و حیزب زیاد و کەم بکەن و یاساکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربهێنن. ڕەنگەیەک لە هۆکارە سەرچیەکان نەبوونی دەستور بێ بەڵام هۆکارێکتر خۆڕانەهێنانی حیزبەکانە لەگەڵ یاسا و ئەوەی کە دەگوترێت تەنها بانگەشەیە کە یاسا سەروەری و دموکراسی ئەوە ئەبێ ڕێز لە بۆ ڕای گەلدا بندرێ کاتێ خەڵک حیزبێک هەڵ ئەبژێری یاسان حیزبێک هەڵ ئەبژێرە بۆ ئەوەی خزمەتی بکە حیزبەکان خۆیان لەگەڵ ئەو دروشمانی خۆیان ڕازگۆنینە و ناتوانن پابند بن بە یاساکانەوە بۆیە ئەبێ هەمیشە یاساکان گۆڕانکاریان تێدا بکەن لە بەرژەوەندی خۆیانە ئەمە کارەساتە لە وڵاتی ئێمە پێشخستنی بەرژەوەندی شەخسی و حیزبی و بنەماڵەیی لەلایەن لایەنەکانەوە لە پێش بەرژەوەندی میلەت وای کردووە هاوڵاتیان متمانیان بە بەشی زۆری حیزبەکان نەمێنێت پێیان وایە ئەو حیزبانە تەنها خۆشگوزارانی خۆیان مەبەستە نەک میلەت. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەوەی لە کوردستان دەگوزارێت لە هیچ شوێنێکی دنیا نییە حیزبەکان بە ئارزوی خۆیان یاساکان بۆ بەرژەوەندی خۆیان دەستکاری دەکەن و بۆ ڕازیکردنی کوڕی بەرپرسەکان پۆزدا دەتاشن. بەداخەوە ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان دەگوزارێ دەتوانین بڵێن هاوشێوەی نییە لە هیچ شوێنشتر بە تایبەتی ئەو حیزب و ئەو لایەنانێکەوە پێشتر بانگەشەی ئەویان دەکردکەوە یاسا سەروەر بێت هەوڵ بدرێتەوە ڕێکارە یاسایەکان لە هەڵبژاردننی حکوومەت و لە هەڵبژاردننی پەرلەمان و تەنان لە هەڵبژاردننی بەرپرسەکان ڕەچاو بکرێت ئێستا خودی خۆیان ئەو حیزبانیان ئەو لایەنانە ئەو ڕێکار و هەروەها ئەو یاسایانە دەشتێن حیزبەکان بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی حیزبی خۆیان لە پێش بەرژەوەندی خەڵک دێنن بۆیە سیر دەکەین حکوومەت پێک دەهێنرێ پێک نایەنە گرنگ نییە گرنگ ئەوەیەکەوە حیزبەکان پێک بێن گرنگ ئەوەیەکەوە پۆست بۆ بەرپرسەکانیان دابی بکەن بگرنگ ئەوەیەکەوە پۆست بۆ نەوە و کوڕەکانیان دابی بکەن ئەوە گرنگە نەک ئەوەیەکەوە بتوان ڕایکردنی خزمەتگوزاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێت. هەرچەندە یەکێتی و گۆڕان بۆ وەرگرتنی بەشی خۆیان لە پۆستەکانی حکوومەتی هەرێم بەجیا ڕێکەوتنیان لەگەڵ پارتی وەکو براوەی یەکەمی هەڵبژاردن کردووە بەڵام پۆستی جێگری دووەمی سەرۆکی هەرێم خەریکە ڕێکەوتنەکان هەڵبوەشێنێتەوە و دانوستانی ئەو لایەنانە بۆ دابەشکردنی پۆستەکان بهێنێتەوە خاڵی سفر ئەگەر بێت و ئەو کارەش ڕوو بدات ڕەنگە 6 مانگی تریش پێویست بێت بۆ ئەوەی ئەو لایەنانە جارێکتر بگەنەوە ڕێکەوتن لەو نێوەندەشدا تەنها خەڵک زەرمەند دەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.